ئەمڕۆ ڕای دەگەێنین لە ماوەی ئەم قەیرانەدا زیاتر لە 77 ملیۆن دلار خرج دەکەین بۆ پاڵپشتیکردن لە پیشەسازی خۆراک. ئەم پارەیە دەکرێت لە ڕێی کڕینی پێداویستەکانی خۆپارێزی خەرج بکرێت تا هاوکاری توانەکانمان بکات بۆ زیادکردنی بڕی بەرهەمهێنان بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەش کە مانگا و بەراز بەخێو دەکەن. دەست پێشخەرەکەمان ڕاگەیاندووە بڕی 125 ملیۆن دلار بۆ ئەوەی جوتیاران و کارگەکانی ئامادەکردنی گۆشت پارێزگاری لەو ئاژەڵانە بکەن و بۆ ماوەیەکی زیاتر بەخێویان بکەن. هەروەها بەرنامەیەکمان داناوە بۆ کڕینەوەی بەرهەمە کوشتتوکاڵیە زیادەکان. سندوقێکیش بۆ ئەو مەبەستە دانرا و بڕی 50 ملیۆن دلاری بۆ تەرخان کراوە. بەپێی بەرنامەکەش حکومەت بڕێکی زۆر لە بەرهەمە کوشتتوکاڵەکان دەکرێتەوە کە ترسی بە هەدەردانیان لەسرە وەکو پەتاتە و بەرهەمی چەڵکەکانی پەلەوەر. دواتر ئەو بەرهەمانە دەدرێت بەو ڕێکخراوانی خۆراک و بەسەر هەژاراندا دابەشی دەکەن.